بوشرا عوبیدی ئەندامی کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند لەو کاتەی تێرۆریستانی داعش هێرشیان بۆ سەرخاکی عێراق دەست پێ کردووە و دواتریش قەزای شنگالیان کۆنتڕۆڵ کردووە کە زۆربەی دانیشتوانەکەی ئێزیدین چارەنووسی 3583 هاوڵاتی ئێزیدینا دیارە کە لەو ڕێژەیەش نزیکەی 1500یان ژنن وتیشی تا ئێستا توانراوە 441 ئێزیدی لەژێر دەستی تێرۆریستانی داعش ڕزگار بکرێت. هەروەها عوبیدی داوای ئەنجامدانی ئۆپراسیۆنی هاوبەشی نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراقی وڵاتانی هاوپەیمانی کرد بۆ ئازادکردنی ئەو ژن و مناڵە ئێزیدیانەی وەک بارمتە کەوتونەتە ژێردەستی داعش. لای خۆشیەوە فازڵ غەراوی ئەندامی کۆمیسیۆنەکە ڕایگەیاند کۆمیسیۆنەکان نیگەرانە لە کارە درڕندەکانی داعش. وتیشی ساڵی 2014 خوێناویترین ساڵ بوو بۆ عێراقیەکان بەهۆی هێرش و پەلامارە درڕندانەکانی داعش بۆ سەر هاوڵاتیانی عێراق و ئێزیدیەکان بەتایبەتی ئەنجام درراوە. هەفتەی ڕابردووش ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیاند ژمارەی زۆر لە ژنانی ئێزیدی بەهۆی ڕەفاندنیان لەلایەن گروپی تێرۆریستی داعشەوە و دابەشکردنیان بەسەر چەکدارەکانی ئەو گروپەدا لە عێراق و سووریا دووچاری بارودۆخێکی دەرونی خراپبوونەتەوە و پێویستیان بە چاودێری وردی دەرونی و پزیشکی هەیە لە پێناو گەڕاندنەوەیان بۆ نەوژیانی ئاسایی کۆمەلگا. لای خۆشیەوە حەسەن دەنایی کە چالاکوانێکی ئێزیدی ئاشکرای کردووە ئەڵمانیا بڕیاری داوە ئەرکی چارەسەری هەزاران ژن و منداڵی ئێزیدی بگرێتە ئەستۆ. وتیشی ئەڵمانیا لەو ڕێگەیەوە چارەسەری دەرونی بۆ ئەو ژن و مناڵان ئێزیدیانە دەکات کە بەهۆی ڕەفاندنیان و دەستدرێژیکردنە سەریان دووچاری بارودۆخی دەرونی ناجێگیر بوون. ئاماژی بۆش کرد حکوومەتی ئەو وڵاتە دوای ڕەوانەکردنی چەند لیژنەیەک بۆ هەرێمی کوردستان و لێکۆڵینەوە لە بارودۆخی ژیانی ئاوارە ئێزیدیەکان ئەو بڕیاری داوە. هاوکات ئاماژی بۆ وەشکرد پرۆسی چارەسەرکردنەکە بە چەند قۆناغێک دەبێت و لە یەکێک لە شارەکانی ئەڵمانیا ئەنجام دەدرێت.